ڕۆژی هەڵبژاردن بەپێ ئەو دەسەڵاتە کە دراوە سەرۆکی هەرێم لە مانگی 5 ڕۆژێک دیاریەکات بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەگەر ڕووداوێک نێتە پێشۆ لە مانگی 5 هەڵبژاردننی هەرێمی پەرلەمانی کوردستانە کرد. ئەو کێشانە بەحەقەت هەوڵی زۆر دراوە بۆ چارەسەرکردنی کێشەکان وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ وەفدی عێراقا چێ لە هەموو بوارەکان بۆ هەموو کێشەکان بەحەقەت دانیشتن هەیە لەگەڵ عێراقا بەڵام تاکو ئێستاکێ هیچ شەنگاوێکیوان نەراوە بۆ چارەسەری هیچ کێشێرە و کێشانێک کە لە بینی هەموو عێراقا هێزی پێشمەرگا سەقفێکی زەمەنی دانراوە یاداشتێکەیە کە لەلایەن سەرۆکایەت لەلایەن وەزارەتی پێشمەرگە و لەلایەن ئەمریکەکانەوە ئیمزا کراوە لەو سەقفە زەمەنیە هێزی پێشمەرگەیەکە گرێتەوە ئیستا پرۆسەکە بەردەوام